ئێمە زەویمان بۆ ئامادە کردووە بەڵێن با بڵین وەبەرهێنەرشمان بۆ ئامادە کردووە و هەموو کارەکانیشمان گرتوۆتە بەر و ئێستا من بەیانی کۆبنەوەم هەیە لە دەستەی وەبەرهێنان سەبارەت بۆ بابەتە کە بابەتی 20,000ەکەی کرێنشینانە و لە هەموو هەرێم کوردستانە سلێمانی لە هەمووی پێشکەوتوترە بۆ ئەگەداری جەنابتان حەزم کە لەوەش بڕێن ئەوان وەبەرهێنانە ئەمەی ئێمە وەبەرهێنانە بەس بە 9,000ەکە ئەویان وەزارەتی ئاودانکردنەوە خۆی بێ بابەتەکە گرێتە ئەستۆی کرێنشینان وەکو پێم وتی یەک لە گرنگەکانی زەوی دابینکردی زەویە کردومانە خاڵی دووەم کە بریتە لەوەی وەبەرهێنەرێکەیە بەڵێ ئەوشمان ئامادە کردووە و تەنها ڕێکارە یاساکان لەسەر مەسەلەی بابەتی پیست و نرخی یەکەکان و لە بەیانیەوە ئێمە کۆبنەوە بەڕێوەبەر شتەکان لە دەستی وەبەرهێنان کۆبنەوە لەسەر ئەو بابەتاکەین و ئێمە پێشکەوتترین وابزانم لە هەموو شوێنەکان ئینشەڵڵا